کێشەکی بەخێرمێنیا خۆڵان هەردوو چاوەکەم من سوپاسگوزاری خۆی گەورم دەیمەتە ئەم ئاستە بە مردوێتی هەساکە ڕۆیشتم بۆ هیندستان بە پای خۆم گەڕامە ماڵی خۆم چەنە سوپاسی هێشت کەناڵی بەخشین بکەم هێشتان کەمە ماڵی باوکم یەکەم ئەوەیە لەبەرەوە من ماڵی باوکم نییە ئەوان ماڵی باوکم منن لەبەرەوە گەیشتنە هەناو من یارمەتیانمدا فریامیان کەوت منیان بردە بۆ ئەمەلیات و ئەلحەمدوللا بردمیان بۆ و خەستەخانەیە ئەمەلیاتەکەم بەسەرکەوت و دەرچوو نەجاحەتی هێنا لەخوا بەزابێ لە سایه خوای گەورە و بەخشینەوە لە سای ئەو خەڵکە باشەوە دەستی یارمەتی عینی کردووە بۆ من هاوکار بوونە بە هەموو جۆرێک من سوپاسیانەکەم نمونەیان زۆر بێ هیوادارم یعنی ئەوەنەی تر دەستکەنە بەخشین بۆ کەناڵ بەخشین لەبەرەوە زیاتر بڕاتە پێشەوە هەزاران من وەک من پێویستی پێ بێدایکە بێ باوکە بێکەسە نەخۆشە ئەمە ئیتر ئەمانەی ئەوەی لە تواناتانە هەیە یارمەتی کەناڵی بەخشین بدەن هەتا بڕۆتە پێشترەوە لەبەرەوە ئێمە کەناڵی بەخشین وەکو ماڵ باوکمان لێ هاتووە ئیستا هەناوم برد بۆ ئەوان ڕوومیان سەردەوە نەکرد وتی ئەمرەکەی چی دوگەرەکە بۆتە ئەەکەین چونکەم خۆی گەورە نایە دڵیانەوە ئەو ڕەحمە لە لای ئەوان بۆ بڕوان ناکەم لە لای کەسوکاری خۆم بووە لەبەرەوە من کەسوکارمش نییە وەلەو بەس ئەم مناڵانم هەیە الحەمدوللا وەشکر من سوپاس خۆی گەورە هەزار جا ئەەکەم ئەم کەناڵ بەخشینە گەیە فەریام کاک عەبدولواحید و کاک نەجات و هەموو ئستافەکان مەمنونیانە بم هەتا ماوەم لە ژیانە خی گەورە بمداتێ منش وەک ئەو خەڵکە دەستکەمە بەخشین بەس ئەلحەمدوللا وەشکر حەمد و سەنا بەش خی گەورە سوپاس ئەو خەڵکانە ئەەکەم خەڵکە باشەکە و یارمەتی کەناڵ بەخشینەکە ئەدا با بڕاتە پێشترەوە لەبەرەوە خەڵک پێویستی پێیە هاوکار بن ناڵێن ئێمە 10 ملیۆن دینار یان 100 ملیۆن دینار بە گەورەی توانای خۆت چنە بتوانی ئەوەنە دانەی لەبەرەوە یەکێتر ئستفادەی لێ بکاتەوە من لە مانگی 5ەوە کەوتومە هەتا مانگی 1 نردمیان بۆ خەستەخانە چارەسەرمیان کردەوە ئەمەلیاتەکەم نەجاحەتی هێنا لەخوا بەزیادێ سەرکەوتی هێنایاتمە ماڵەکەی خۆم ئیشەوە بۆ خۆم دانیشتم لە ناو ماڵە مناڵ خۆمە ئەلحەمدوللا شکر بۆ خۆی گەورە ئەو خەستەخانەی واتیا بوومە قسوریان بۆم نەکردووە خزمەتمیان کردووە هەموو دکتۆرەکان ئستافی پەرستارەکان و کارگوزاریان هەمووی لە یەک باشتر بوونە دوای ئستافەکەی بەخشین هاتە سەری لێمداوە لەوێ تەینا ئێمەیان جێ نەهێشتۆ لەوێیانە بڵێن ئەمە غەریبن لەوراکە بێکەس بوونە لەورە نە یعنی بێکەسی پێمانە دیار نەبوو لەبەر ئەوان لەگەڵمانە بوونە وەکو ڕوحی لەگەڵمانە جوڵایەوە ئەگە خوانش نەبوون هەناسیان ئاهات ناو ژوورەکە لەگەڵ ماوە کەناڵی بەخشین من هەتا ماوەم لە دنیاوە سوپاسیانەکەم من سەرگەریەکەم جگەرم بوو چاندنی جگەر بوو کوڕەکەم بەشی جگەری خۆی دایە پێم ئەگەر نەبووایە من تەواو بووم یعنی مردوو بووم سوپاس بۆ خی گەورە کوڕەکەم بەخشی جگەرەکەی بەخشی بە من ئەلحەمدوللا ئیسا هەردووکمان جێگیرین ئەو تا لە ماڵی خۆمانە دانیشتینە هەزار سوپاس خی گەورە ئەەکەم سوپاسی کەناڵی بەخشینەکەم من یەکە بە یەکە چاویان ماچەکەم هیوادارم سەرکەوتوو بووم بڕۆنە پێشترەوە پێشترش بێ لەبەرەوە هەزارە وەک من پێویستی پێەیە بێ باوکە بێ بەدایکە نەخۆشە ئیسا ئەلحەمدوللا تا دانیشتمە لە ناو مناڵەکان خۆمە هەزار جە من مەمنونیانم لە خەستەخانەی میۆتەوە لە خەستەخانەی میۆت دەستی پێکردەوە ماشەڵڵا بە 12 ساعت ئەلحەمدوللا شکر لەژێر ئەمەلیات دەرچوومە دەرەوە 6 ڕۆژ لەژێر چاودێری چڕ بووم کاتێ دەرچوم لە خۆم ئەمەلیات نەکراوم یعنی ئەو دکتۆرانە نییە وایان کردم شەرمەزار بم زۆر مەمنونیانش هەتا ماوەم لە چاکەیان دەرناچم ڕاستەکە ئێوان بوسڵمان نین بەس ئێمەی بوسڵمان خۆمان خۆی گەورە ڕەحمی لێمان کردووە ئەڕوێنێ هەر شوێنێک خۆی گەورە ڕەحمەناتە دڵی ئەو کەسە هاوکارتە بێ یارمەتی تەداتەوە من هەموو دکتۆرەکان ئستافەکە هاوکارم بوونە یەکێ مەساجی کردو یەکی ئیشعایی بۆمە کردو یەکێ سۆنەری بۆمە کردەوە یعنی هیچ قسووریان بۆم نەکردووە ئیسەش تەمەنە ئەەکەم بتوانم بڕۆم سەردانێکیان بکەم یعنی بۆ دەستخۆشی
چاندنی جگەرەکەم لە وڵاتی هندستان بووە لە خەستەخانەی میۆت بووە بەسەرکەوت بووە الحەمدلله وەشکر ئیسە لە ماڵخۆمانە دانیشتوینە نەجاحەتی هێناوە 100% لە سایه خوای گەورەوە بەخشینەوە لە سایه ئەو خەڵکە باشەوە و هاوکار بوونە یارمەتیمانی داوە یارمەتی کەناڵی بەخشینی داوە هیوادارم ئەو پیاوە باشەنێنی ناو چەمچەماڵە هەمووی دەست یارمەتی بدە بۆ کەناڵی بەخشین با گەورەتر بێ بڕاتە پێشترەوە بەڵێ ئەو ئستافە هاتنە بۆ لای من کاک شیروانوان لەگەڵ کاک گۆڤانوانە بۆ خوایەکەمە لە خۆمە تازە لەدایکە بوومە تەمەنمە بێتە ینی 12 ساڵ لەبەر لە ناو ئەو غەریبیە بووم ئەمەلیات کرابوون هاتن دەوری میان گردەوە بە ڕسم و بە کامیرەوە یعنی زۆر جۆش و پرۆش بووم بێ دڵم ئەمەنە پیان خۆش بوو لەبەر ئەوە هەموو کەس و کاری خۆم بوون کورد بوون یعنی من شانازیان پێکردم پیان لەوێ لەبەرەوە وەکو هێزی پشتیوانی هاتیم بۆ وراکە بۆ من یعنی وەکو دەفع ئەکرام زۆر یعنی نازانم لە خۆشیە بڵم چی ستافەکە دەستگای بەخشین بوو هەتا ئێستا چەند دکتۆرم کردە هەر لێ چاندن جگەرە بێ بکرێ ئەو پارەی داوایان کردە زۆرە بە من ناتوانم بسوڕێتەوە هەتا چارەسەری خۆم بکەم چەند دکتۆرم کردووە تا ئێستا ئەوە 3 مانگە لەبان قەرێڵە کەوتومە لە مەکتەبی باڵا ئیشەکەم مانگی 200,000 مامۆستاکان هاوکاری مەگەن یارمەتی مەدەن ئەگە من نەبم ژیانمان نییە لە دوای خۆمش ئەگە خوانەکەران من شتێکم لێ بێ مناڵم کەس نییە بە خێویکە لەبەرەوە هەر خۆم یارمەتیان نەدەم خۆم بە خێویانەکەم چەند ساڵە باوکیان مردووە لە کرێکی دانشین هیوادارم ئەوانەوە یارمەتی دەستی یارمەتی درێژمان بکەن هاوکارم بن بۆ بەخشین سوپاسیانەکەم گەینەتە هەناومم یارمەتیم بدەن بە ئەم نەخۆشیە لە سرم بڕواتە بۆ ڕزای خۆی گەورە ئیتر دایک هەستی هیرەک چۆن بێ دایک وەکو یعنی شوانێکە دایک لە ناو ماڵ بۆ مناڵەکانی منش ئەگە نەبم مناڵەکانم سەرگەردانە بم بڕۆم بۆ کوێ هیچ کەسێکمان نییە لە خۆی گەورە زیاتر سەرەتا بە خێراتنی ستافی بەخشینەکەم بۆ ئەم کارە جوانەیە کە ئێمە پێشتر وەکو لە مانگی ڕەمەزانە نەشتەرگەری چاندنەوەی جگەرمان کرد لە هەندستان دایکم لەسەر جێگا بوو پێویستمان بە هاوکاری بوو بە سپاس بۆ خی گەورە دەستگای خێرخوازی بەخشین هات بە هانامانەوە لەگەڵ ئەو خەڵکە جوانەیە و ئێمەیان نار بۆ هەندستان و چون ئەمەلیاتمان لە هەندستان کرد پێشەوەی ئەمەلیاتیش بکەین هەر دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵمان نابوون هاوکار مامون بیست بەجێمانیان نێش لەگەڵ ئەو خەڵکە باشەیە کە پێشتر دەستی یارمەتیان هەبوو کە هاوکاری ئێمە بوون کە زانیان ئێمە لە توانامانە نییە کە ئەم نەشتەرگەریە گەورەیە ئەنجام بدەین الحەمدولillah شکر ئێمە نەشتەرگەریەکەمان لە هەندستان کرد و دوای ماوەیەکی کەم گەڕاینەوە بۆ کوردستان ستافی بەخشین داوای جیازەکانمانی کرد و ئێمەش بۆ ئەمانە لە کەمترین ماوەی ئێمەیان نرد بۆ مەتاڕی هەولێر لە هەولێرەوە ئێمەش سواری تایارە بووین چووینە هەندستان لەوێ تیمێکی نەخۆشخانەی میوت هاتن بە خێراتنیان کردمان و ئێمەیان بر بۆ خەستەخانەکە ئەتر ئێمەش لەوێ چاوەڕوان بووین ماوەیەکی کەم نەشتەرگەریەکەمان کرد سوپاس بەخوای گەورە ماڵی ئەو خەڵکە ئاوا بێ و کە هاوکارمان بوون و دەسۆشی لە ستافی بەخشینەکەم کە هاتن بەهانای ئێمەوە هاوکارمان بوون تا ئەو کاتی گەڕاینەوە ماڵش هەر هاوکارمان بوونە هەموو کاتێ دەستیان لە یارمەتیدانە بە ماڵ فەقیر و هەژار
ئەوانەی کە دەوڵەمەندن چی بەکەم چی بە زۆر ئەتوانم ببەخشنە دەستگای خێرخوازی بەخشین بۆی بەخشینیش بە دابەشکردنی ماڵە فەقیرەکان چی بەکەم چی بە زۆر هاوکاریان بێت و ئەو کەسانی کە نەخۆشن زیاتر پێویستیان پێیەتی یان باوکو کە سوکاریان نییە ئێمە لە توانامان نەبوو کە ئەو کاتەی دایکم لەسەر خەڕوێڵە بوو نەمانەتوانی هیچ شتێکی بۆ بکەین چونکە ئێمە توانەمان نەبوو مەبلەغەکەی زۆر و هانامان بۆ دەستگای خێرخوازی بەخشین هێنا و ئیتر هاتن بە هانامانەوە ئەو خەڵکە باشە شاوکاری ئێمەیان کرد و چی بەکەم چی بە زۆر ماڵیانەوە بخوای گەورە قەرەوی کاتەوە بۆیان دەستخۆشی لە ستافی بەخشین ئەەکەم کە هیوادارم سەرکەوتوو بوون ئیشەڵڵا بەرەو پێشچوونش ئەچن الحەمدولیلا وڵا دایکم ئێستا لەگەڵ خۆمە کە دایکمە بینم وازام هەموو شتێنی خۆم و لەم نەخۆشیە نەجاتمان بوو الحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە کە عەمەلیاتەکەمان بە نەجاحەتی هێناوە 100% سوپاس بۆ خۆی گەورە ئێستا زۆر باشین من دەستخۆشی لە خێرخوازانەکەم ماڵیان ئاوا بێ خۆی گەورە ڕەحمیان لێ بکە و خوا ئەوانەی تریان بداتێ ئەوانەیشی کە دەوڵەمەندن هاوکاری بەخشین بن بۆ ئەوەی کە لە توانایان نەبێ بەخشینی ژاوکاری خەڵکی فەقیر و هەژار کە کەم دەرامەت بۆ ئەوەی ئەوانەی کە پێویستیان بە پارەیە یان نەخۆشیان لەسەر جێیە کەسیان نییە بۆ بۆی کە من ئێستا چۆن دڵخۆشم بۆی بتوانن ئەوانش دڵخۆش بکەن و دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم هیوادارم سەرکەوتوو بن ئینشەڵڵا لە ئێستادا تەواو کە دکتۆر ئزنمانی داوە تەنها ئەوم پێکراوە کە عیلاج بۆ دایکم بکڕم لەمە بە دوایتر دەسەڵاتم نەماوە وەکو هیچم پێ نەکراوە پارچەیە لە جگەری خۆم داوە بە دایکم بەڵام مەبلەغەکەی پارەکەی زۆرە لە دەری وڵات نەشتەرگەریەکەی بۆکەن چاندنەوەی جگەر پێویستمان بە هاوکاری و باوکمان نییە و کرێچین پێویستمان بە هاوکاری ئێوە بێ و پێشەکەی بە خێراتنی بەرنامەکەتانەکەم دەستخۆشی لە ئێوەکەم لە خێرخوازانەکەم کە دایکم هیلاک بوو زۆر لەسەر قەروێڵە کەوتبوو نەماتوانی چارەسەری بۆ بکەین دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم ئەو خەڵکە باشانە کە یارمەتیمانیاندا زۆر مەمنونیانین هەتا ماوین دەستخۆشییان لێکەین هیوادارین هەتا بتوانن بەرنامەکەتان سەرکەوتوو بێ یارمەتی هەزاری وەک دایکم بدەن کە لەسەر قەروێڵە کەوتبوو زەریل بوو نەمانتوانی خۆمان هاوکاری بکەین و لەگەڵ ئێوەیە و زۆر زۆر مەمنونتانی لە ناو ڕەمەزانە دایکم هیلاک بوو زۆر لە پێش مانگی ڕەمەزان و هیلاک بوو نەمانتوانی چارەسەری بکەین و ئێستا الحەمدلله لەخوا بە زیاد بێ سە چاکەوە بۆ لە ناومانە دڵخۆشین شاد بووینەتەوە پێی لەوە زیاترتر چیمان بوێ دەستخۆشی لەو خەڵکە باشاکەین هاوکاریمانیان کردووە و الحەمدلله و شکر لەخوا بە زیاد بێ سە لە ناومانە براکەشم و هەروە دڵم زۆر زۆر خۆشە و الحەمدلله لەگەڵ خوشکەکانم براکانشم هەمومان دڵمان خۆشە دایکم ئەنێکی بۆمان باس کرد وەڵا کە لەوێ دڵخۆش بوونە و باش بوونە و یارمەتیاندا و دایکم زۆر دڵی خۆش بوو کە لەوێ یارمەتیاندا و خزمەتیانیان کردووە و خزمەت کراون خزمەتێکی چاک کراون و خزمەتیانیان کردووە و الحەمدلله دڵی خۆش بلێ و ئەی زۆر باش بوونە و یارمەتیانیاندا و بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین شتێکی کردووە شتێک ینی من پێشتر هەر لە دوورەوە ینی بەرنامەکانمە بینی بەرنامەی بەخشین ینی چۆن بڵین لەوانەیە گومانێکم بۆ دروست بووایە شتێک بۆ دروست بووایە بەڵام ئێستا تەواو یەقینم هەیە کە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی کارێکەکە کەس ینی ئەوەی کە لە نزیکەوە بێ ئەزانێت چیەکەن بەڕاستی ئیشێکیان کردووە ئیشێ تا بڵی ئیشێکی پیرۆز ئیشێکی چاک ینی من خۆم لە نزیکەوە ئەم نەخۆشە
هەندوو مانگ ئەو ینی وەزعی نەبوو 3 مانگ ینی وەزی زۆر خراپ بوو نەمانەزانی چی بکەین معنی بەدل چیایەکا بڕۆین هەنی بۆ لای دەوڵەمەند ئەو ڕۆژین کەسێک نەبوو دوجار دەڕێگەی کاک نجاتەوە لەڕێی دەستگای خێرخواسی بەخشین لە چەمچەماڵ ئاگادارمان کردەوەکەوە خەمیسەخان پێویستی بە جگەرگۆڕینەوانەیە ئیتر ئەوانش هاتن بەهانامانەوە بدیان بۆ هەندستان لە هەندستان چۆن بڵێ ئیشان بۆیە کرد پارەی باشە نێتیا سەر بکرێت و ئێستا هاتووەتەوە ئەلحەمدولیلا ئێستا سیحەتی زۆر باشە ینی ئینشەڵا باشتریشە بێ ئینشەڵا دوعای خێری بکەن بۆی زیاتر باشتریش بێ ئینشەڵا و کوڕەکەشی بە هەماشەوە کوڕەکەی خۆشی ینی گیانفیدایی کرد جگەری خۆی داپی من ئەوە زیاتر پاڵی پێوەوە ناو کە کوڕەکەی بینی ئەو بۆ شێوەی باوەڕکە ئیتر من زیاتر تەرجیح بکەوە پێم شایەتی بۆم خەمیسەخان بدەم من چونکە تۆ زێ قورسە بەس بەڵام بووە خەمیسەخان ئەم بینی بۆ شێوەیە ینی ئیتر لەبەر خوای هەندێک شتەیە خێریسیاییە ینی کێشەیەک نابێ ئینشاڵڵا پاداشی ئینشاڵڵا لای خوای ئێوە دەستان خۆش بێ بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین دەستخۆشییان لێکەم کارێکی باشیان کە نمونەیان زۆر بێ و داوا لە خێرخوازانش ئەەکەم ینی ئەمە بەکەم نەزانن باوەڕکە گیانی ئەو ئافرەتان ئازاد کردووە لە مردن ینی گیانیتان ئازاد کردووە لە مردن ینی ئەگەر بێت ئەوە نەبووایە ینی چی هاتە هەنایەوە دیاڵە کی هاتانای ئەو دادەیەوە بەڕاستی کارێکیان کردووە کارێکی پیرۆز ینی تا ئێسش بگرە هەر یارمەتیە دەن و ینی هەواڵێ پرسن ئیتر دەستان خۆش بێ دەستخۆشی لەو خەڵکانەشەوە یارمەتی داوە دەستخۆشی لە ئێوە شەکەم بەتایبەتی دەستگای خێرخوازی بەخشین دەستان خۆش بێ یاڕەبی دەست ئێوە ساغ بێ ئەوانەی کە کامێراکان ئەوانەی کە تەسویرەکان دەستان خۆش بێ یاڕەبی إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أحمد وأشكر وأشهد لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه أرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه آمين بینەرانی بەڕێز و خۆشەویست السلام عليكم ورحمة الله وبركاته خوای پەروەردگارە فەرمی ومن أحيا الناس فكأنما أحيا الناس جميعا بیرتانە لە ڕەمەزانە بانگەوازێکمان کرد بۆ ئەم دادە خۆشەویستە کە ئەو ساعە لێرە قەڵەیوەلەیەکی لێبوو لەسەر جێگا کەوتبوو ئێوەی خێرخوازیش بەدەنگ ئێمەوە هاتن و ئەمانەتەکەتان گیانە دەست ئێمەش بەو پەڕی ئەمانەتەوانێ ئەمانەتەکانی ئێوەمان گیانە دەستی خوای پەروەردگار و پاشان ئەم دایکەمان برد بۆ هەندستان و چارەسەرمان کرد سپاس بۆ ئەو خوایە کە ئێستا ساغ و سەلامەتە و بەرهەمی چاکەکان و پیاوەتیەکانی ئێوە گەیشتە دەستی ئێمەش گیانمانە ئێرە الحەمدوللا ئەمڕۆکە دوای چەند مانگێک کەوا سەردانی دەکەینەوەنە بەرهەمی چاکەکانی ئێوە ئەبینینەوەن ئێمە دڵخۆش دەبین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە گەورەترین ئەعمالەکان واتە لە باشترین کردارە چاکەکان ئەوەی کە ئینسان چۆنەڵی دڵخۆشی بکاتە ناو دڵی مسلمانێک جا بەدانەوەی قەرزێک بێت یاخود بە پێداویستی حاجەیەکی بێت یاخود بەلاچوونی ناخۆشیێک بێ لەسەری الحەمدوللا ئێستاوە کە بینی ئەو دایکەی قەڵەوێڵەکەی لادا و خوای گەورە شیفای هەموو نەخۆشێک بداکە نەخۆشە و چاوەڕێی ئینتیزاری ڕەحمی خوای پەروەردگارەکە سپاس بە ئەو خوایە کە بەرهەمەکانی ئێوە و ماڵەکەی ئێوە کە خوای گەورە و کەسانی کە خوا پێداو بوون و خوای گەورە زیاترتان بداتێ ئەمە بەرهەمەکەیتی ئێستا چەندێک دڵخۆش دەبن و لە ڕۆژی قیامەت پاداشانەوە کە خوای گەورە فەرمی هەر کەسێک ڕزگار بکات لە مردن وەک ئەوە هەموو سەر ئەرزی ئاوەدان کرد بێتوانێ وەک ئەوە هەموو خەڵکی لە مردن ڕزگار کرد بێت چ جای نەفسێک الحەمدوللا سپاس بۆ خوا بۆ ئەم تیمە بۆ برایانی بەخشین کە خوای پەروەردگار مۆفەق و سەربەرزیان کە بەڕاستی جێدەستیان دیارە ئەمانە بە خێر و سەدەقە لە ماڵان لە دەوڵەمەندەکان ئەچن ئەپارڕێنەوەنێ بۆ هەژار و فەقیرەکان بۆیە خۆزگە و ئیمامی عومەرە فەرمووی هەرێکێک لێوە ئاواتە خوازێک بخوازێ بە مسلمانانی گوت هەرێکە ئاواتی خۆ فەرمی خۆزگە منیش پڕ بە هۆدەیەک پڕ بە ژوورێک پیاوی وەکو ئەبو عوبەیدەم دەبوو خۆزگە وڵاتی ئێمەش چەندها کەسی وەکو ئەم پیاوانە ئەم جوندیانە مەچولانە کە شەو ڕۆژە خەنە سەرێک بۆ دڵخۆشبوونی نەخۆشەکان و فەقیرەکان و بێدایکان و بێباوکەن سپاس بە ئەو خوا کە بەرهەمەکەتان نەجاتبوونی ئەم دایکە بوو لە نەخۆشیە کە کوڕەکەشی الحەمدوللا ساغ و سەلامەتە و کە جگەری بەدایکی بەخشی بوو الحەمدوللا ئێستا هەردووکیان ساغ و سەلامەت و بە ساغ و سەلامەتی هاتنەوەنێ و ئەمە بەرهەمی بەخشینەکانی ئێوە بوو کە بەخشینتان ببەخشن تا بەخشین بەردەوام بێت
ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت. دیارە ئێمە بە ڕوویەکی تر و دڵخۆشیەوە کە لە ماڵی خەمیسە خان دانیشتە کە لە مانگی ڕەمەزانە ئێمە هاتینە هانای ئەم ماڵەوە ئەم دادێ کە خانەوادەیەکن تووشی نەخۆشی جگەر بوو پێویستی بە چاندنی جگەرە بوو و لە کۆتایە کاکە ویسپی کوڕی کە بڕیاریدا پارچێک لە جگەری خۆی باتێ بەڵام لە ڕووی مادی و هیچ شتێکیان نەبوو بۆیە ئێمەش لێرە وەکو ستافی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشین و نووسینگەی چەم شماڵ هاتینە ئێرە و بەرنامەیەکمان بۆ کرد و داوامان لە خێرخوازان کرد کە خێرخوازان بێنە هانامانەوە دیار بوو یەکەم سوپاسی خی گەوراکەینەوە پاشان سوپاسی و خێرخوازاناکەین کە بە دوعای خێر بێ یان بە مادی بێ یان ئەوانەی کە لە دەرەوەی وڵات من کە هاوکارمان بوون لەوانەی کە تەلەفۆنم بۆیان کردبوو یان پەیوەندیم پیانەوە کردبوو کە بە هەموو شوێک هاتنە دەنگمانەوە و هاوکارەکانیان گیانە دەستگای خێرخوازی بەخشین و ئەم دادە بەڕێزە ڕەوانەی وڵاتی هیندستان کرا لەگە کوڕەکەیدا لەوێ چاندنی جگەریان بۆ کرد و سپاس بخوا بە سەرکەوتوی گەڕاوەتە ئێرە و ئێمە دڵخۆشین لە کاتێکە کە کەسێک هانامان بۆ هێنە یا داوای هاوکاریمان لێ ئەکا کە ئێمە دینە دەمێ و کارەکانی بۆ بەڕێەکەین و تا ئەوەی کە خۆشێکە لە دوایە بەرهەمەکە ببینیت یان ئەو خێرخوازانەی کە هاوکارمان بوونە کە ئێستا بەرهەمەکە ببینن کە دادە خەمیسە سوپاس بخوا کە پێش لێرە لەسەر خەڵەوێڵێ بوو ئێستا لە دانیشتوو و بە سیحەتێکی باش و خی گەورەش زیاتر شفای بۆ بنێرێ و سواسی خێرخوازانەکەی سواسی و مسلمانانەکەین کە بە هەموو شێک هاوکاری بەخشینن لە هەموو کات و ساتێکە. بەڕێزان خۆشەویستان دیار بوو ئێمە چەند مانگێکی پێشدا دەرگای ئەم ماڵەمان کردەوە کە بە نەخۆشیوە هاتین بۆ زەرعی جگەری دادە خەمیسە و ئێستا دەرگاکەیمان پێوەدا تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپرین وەسەلام عەلەیکوم.